ساڵتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان زانگ بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هاوخەمی شۆفێرانی شاری سنە لەگەڵ بنەماڵەی قوربانیانی بەندەڕەژایی، هۆشداری حەوت بەندکراوی سیاسی زیندانی ئێڤین سەبارەت بە دۆخی متەلێب ئەحمەدیان، دوورخستنەوەی سێ بەندکراوی شۆڕشی ژینە بۆ زیندانەکانی زاهیدان، کرمان و مەشهەد، ناڕزایەتی کەشاوەرزان لە باشووری کرمان، ڕاگوێزرانی چوار معەلیمی دەست بەسەرکراو بۆ زیندانی ئەڤین، سەپاندنی سزای زیندان بەسەر دەست بەسەرکراوێکی شۆڕشی ژینە لە کەراج و قوربانیبوونی 7 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. هاوخەمی شۆفێرانی شاری سنە لەگەڵ بنەماڵەی قوربانیانی بەندەڕەجایی. ڕۆژی یەکشەممە 14 گوڵان شۆفێرانی بەرهەڵگری شاری سنە هاوڕێ لەگەڵ هاوکارەکانیان لە شارەکانی تاران، خۆمەین، یەزد و شەهرڕەزای ئیسفەهان بۆ ڕێزلێنانە یادی گیانبەختکردووانی بەندەڕەجایی ڕێپێوانیان کرد. بە پێوە وێنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە سەدان بارهەڵگر لە سەرانسەری ئێران بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی تەقینەوەی بەندەڕەجایی لەسەر شەقامی شارەکانیان ڕێپێوانیان کردووە. بە وتەی سەرۆکی ڕێکخراوی مانگی سووری بەندەر عەباس، هەڵمەتی گەڕان بە دوای ونبوانی ئەو ڕووداوە کۆسایی هاتووە و ڕێژەی ڕاستەقینەی گیانبەختکردووان بۆ 57 کەس دابەزیوە و تەرمی 36 کەسی دیکەش شناسایی کراوە. بڵاوبوونەوەی ئەو راپۆرتە لە حاڵێکدایەکە کۆماری ئیسلامی هێشتا هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر چۆنیەتیە و تەقینەوە بۆ ڕایگەشتی ئاشکرا نەکردووە و تەنیا 2 بەڕێوەبەری دەوڵەتی لە پەیوەندی لەگەڵ ئەو ڕووداوە دەست بەسەر کراون. هۆشداری حەوت بەندکراوی سیاسی زیندانی ئێڤین سەبارەت بە دۆخی متەلێب ئەحمەدیان. حەوت بەندکراوی سیاسی زیندانی ئێڤین بەناوەکانی ئەبۆلفاز قەدیانی، مستەفا تاجرزادە، عەلی ڕەزا بەهەشتی، مهدی مەحموودیان، سەعید ئەحمەدیان و خەشایار سفیدی لە نامەیەکدا سەبارەت بە دۆخی خراپی تەندروستی متەلێب ئەحمەدیان هۆشداریان بە دەستگای قەزاییدا. لە بەشێکی ئەو نامەیەدا هاتووە ماوەی 15 ساڵە متەلێب ئەحمەدیان بەندکراوی سیاسی کورد لە زیندانی ئێڤین زیندانی کراوە و لەو ماوەیەدا بەهۆی ئەشکەنجە و ئازاری هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم تووشی چەندین نەخۆشی سەخت بووە. ناوبراو پێویستی بە نەشتەرگەری لە دەرەوەی زیندان هەیە و پزیشکی داد بڕیاری ئازادی بۆ ئەو بەندکراوە دەرکردووە، بەڵام وەزارەتی ئیسلاحات وێ ڕایدابینکردنی وەستەقەی 50 ملیارد تمەنی بۆ ئەو بەندکراوە لەگەڵ ئازادی مەتەلێب دژایەتی کردووە. ئێمە وەکو هاوبەندی ئەو بەندکراوە سیاسیە شاهدی ئێش و ئازاری ناوبراوین و بارکی ئینسانی خۆمان دەزانین بە دووەداچوون بۆ پەروەردەکەی بکەین. ڕۆژی 13 ڕەزبەری ساڵی 89 هەساوی متەلێب ئەحمەدیان شارۆمەندی خەڵکی بانە بە تۆمەتی ئەندامەتی لە کۆمەڵە بە 30 ساڵ زیندان و دوورخرانەوە بۆ زیندانەکانی میناب و سەقەز مەحکوم کرا. ساڵی 97 هەساوی ئەو بەندکراوە سیاسیە لە پەروەندەیەکی دیکەدا بە تۆمەتەکانی هاوکاری لە کوشتن و لێدانی بانقەست بە 9 ساڵ زیندان، پەرداختی نیوەی دیە و 20 ملیۆن تمەن جەریمەی ماڵی سزادرا. مانگرتن لە خواردنی محەممەد دانیالی لە زیندانی ئیلام. ڕۆژی یەکشەممە 14 گوڵان محەممەد دانیالی بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئیلام و لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە دژ بە بارودۆخی خراپی زیندانمانی لە خواردن گرت. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، محەممەد دانیالی دژ بە هەڵسوکۆتی وەحشیانەی مامورانی زیندان و خراپی دۆخی جەستەی و جەرونی مانی لە خواردن گرتووە. ڕۆژی 24 گوڵانی 1402 محەممەد دانیالی چالاکی مەدەنی خەڵکی ئاودانان و ئەندامی گروپی شاخەوانی بناری ئاودانان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە شارستانی دێهلۆران دەست بەسەر و پاش 60 ڕۆژ ئەشکەنجە بە دانانی وەسێقەی 5 ملیارد تمەنی لە زیندانی ئیلام ئازاد کرا. دوورخستنەوەی سێ بەندکراوی شۆڕشی ژینە بۆ زیندانەکانی زاهیدان، کرمان و مەشهەد.
ڕۆژی یەکشەممە چواردەی گۆڵان سێ بەندکراوی شۆڕەشی ژینا لە پارێزگای ئیلام بەناوەکانی وەحید چاوەڕان، ناسر ڕەزایی و محەممەد حسین حاسڵی بۆ زیندانەکانی زاهیدان، کرمان و مەشهەد دوورخرانەوە. ئەو سێ بەندکراوە سیاسیە لە نێوان مانگەکانی جۆزەردان و گەلاوێژی ساڵی 1402 بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئێدارەی دەسەڵاتەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئیلام ڕاگوێزران. پاش 8 مانگ بەندکران، وەحید چاوەڕان، محەممەد حسین حاسڵی و ناسر ڕەزایی لەلایەن دادگای ئینقلابی ئیلام هەر یەکە و بە 12 ساڵ زیندان مەحکوم کران. شایانی باسەکە ئەو سێ بەندکراوە پێشتر دژ بە سەپاندنی سزای ناڕەوا بەسەریان مانیان لە خواردن گرت بوو. داخرانی دوکانی چوار شارۆمەندی بەهایی لە ورمێ. لە ڕۆژانی ڕابردوودا ئێجارەی ئەماکنی ورمێ دوکانی چوار شارۆمەندی بەهایی دانیشتوویە و شارێ پۆڵۆم کردووە. بەپێی راپۆرتەکان دوکانێکی فرۆشتنی کەلوپەلی ئەلەکترۆنی، دوکانێکی جلوبەرگ و دوکانێکی فرۆشتنی ئامێرەکانی ساردکراوە لەلایەن ئێجارەی ئەماکنەوە بە شێوەی نایاسایی پۆڵۆم کراون. ناسناوی سێ کەس لە شارۆمەندانی بەهایی سزادراو بریتیە لە فرائز ڕەزایی، شیوە دێحقان و شەهاب نەجەفزادە. کوژرانی ژنێک لەلایەن داواکارەکەی لە کرماشان. کاتژمێر 9 شەوی شەممە 13 گوڵانی 1404 ژنێکی گەنجی تەمەن 37 ساڵی خەڵکی کرماشان بە ناوی سەمیرا نوربەخش لەلایەن داواکارەکەیەوە بەچەک کوژراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، سەمیرا نوربەخش بەهۆی ڕەتکردنەوەی داوای هاوسەرگیری خوازبێنیەکەی بەچەک کوژراوە. شایانی باسەکە سەمیرا نوربەخش پێشتر هاوسەرگیری کردووە و دایکی منداڵێکە. بە وتەی پۆلیسی کرماشان، بکوژ دوای ئەنجامدانی تاوانەکەی هەڵاتووە و هێشتا دەست بەسەر نەکراوە. کۆبوونەوەی خوێندکاران لە زانکۆکانی زاهیدان و بەهەشتی. ڕۆژی یەکشەممە چواردەی گوڵان خوێندکاران لە زانکۆکانی زاهیدان و بەهەشتی دژ بە ژاراوی بوونی 35 خوێندکار و بڕانی بەردەوامی کارەبا و ئاو کۆبوونەوە. ڕۆژی ڕابردوو 35 خوێندکاری زانکۆی زاهیدان بەهۆی خواردنی خۆراکی ماوە بە سەرچووی سلف سرویس ژاراوی و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کران. بە دوای ئەو ڕووداوەدا خوێندکارانی زانکۆی زاهیدان خۆپێشاندانیان کرد و خوازیاری دەست لە کارکێشانەوەی بەڕێوەبەرانی زانکۆ بوون. لە لایەکی دیکەشەوە شەوی ڕابردوو خوێندکارانی زانکۆی بەهەشتی تاران لە ئاز نەبوونی ئاو و کارەبا ناڕزایەتیان دەربڕیوە و بە کۆبوونەوە لە نێو مەحەوەتەی زانکۆ دژ بە ڕەژیم دروشمیان بەرز کردووەتەوە. ناڕزایەتی کەشاوەرزان لە باشووری کرمان. ڕۆژی یەکشەممە چواردەی گوڵان کەشاوەرزانی باشووری کرمان لە ئاز سیاسەتەکانی دەوڵەت ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کەشاوەرزان 6 ملیارد تمەن بۆ بەرهەمهێنانی شووتی، پیاز و تەماتە هەزینەیان کردووە، بەڵام ئێستا دەوڵەت بەرهەمەکانیان ناکڕێت و زەرمەند بوون. جوتیارێک بە مێدیاکانی ڕاگەیاند دەوڵەت ناچاریانی کردووە وام لە بانکی کەشاوەرزی وەربگرن و ئێستا توانایی پەردەختی قستەکانیان نییە. ئیدانەی حوکمی زیندانی 4 ڕۆژنامەوان لەلایەن چالاکانی مەدەنی. زیاتر لە 550 چالاکی مەدەنی، نووسەر، هۆنەرمەند و ڕۆژنامەوان لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای زیندان بەسەر فەرامەرز سێدەهی، مەندەنا سادقی، ئارەش قەلعەگوڵاب و ڕەزا محەممەدیان بە توندی شەرمەزار کرد. بە پێزانیاریەکان ئەو 4 ڕۆژنامەوانە لە پەیوەندی لەگەڵ ڕووماڵکردنی ڕووزاوی داڕمانی ساختمانی مێترۆپۆل و ناڕزایەتیەکانی ساڵی 1401 لەلایەن دادگای ئینقلابی خوزستان بە زیندان مەحکوم کراون. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە ئێمە وێ ڕای شەرمەزارکردنی سەرکوتی ئازادی ڕادەربڕین، خوازیاری هەڵوەشانەوەی حوکمەکان و ئازادی ئەو 4 ڕۆژنامەوانە ئازادی خوازەین. فەرامەرز سێدەهی، مەندەنا سادقی، ئارەش قەلعەگوڵاب و ڕەزا محەممەدیان ئەرکی ڕاستەقینەی خۆیان وەکو ڕۆژنامەوانێک ئەنجامداوە و دەستگای قەزایی لە جیاتی خەڵاتکردن زیندانیانی کردووە. ڕاگوێزانی 4 مەعالیمی دەست بەسەرکراو بۆ زیندانی ئێڤین.
بەپێی راپۆرتی شۆڕای هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران، 4 معالمی دەست بە سەرکراو بەناوەکانی وەلی میرزا سەیدی، ئەحمەد حەیدەری، مهدی فراحی شاندیز و حسێن عەبادیان بۆ بەندی 209 زیندانی ئەڤین ڕاگوێزراون. بەپێی زانیاریەکان ئەو 4 مامۆستا خانشینکراوە هاوکار لەگەڵ کۆبوونەوەکانی ڕۆژی کرێکار و هەفتەی مەعالیم لەلایەن ئێدارای ئیسلاحاتی تاران دەست بەسەر و بۆ زیندانی ئەڤین گوازراونەتەوە. شۆڕای هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران وێڕای ئیدانەکردنی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی وەلی میرزا سەیدی، ئەحمەد حەیدەری، مهدی فراحی شاندیز و حسێن عەبادیان بوون. لە سێدارەزانی 12 بەندکراو لە چەند زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا سزای سێدارەی 12 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی بیرجەند، زاهیدان، قزڵحەسار، خۆڕەماوە، تەورێز و ئەهواز جێبەجێ کراوە. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، 7 بەندکراوی بەلوچ بەناوەکانی خۆسرۆ سارانی، مەحموود سارانی، یوسف سروژبەش، عەلی ڕەزا لالوزایی، موسا شکوهی، مشتەبە لەگزایی و عەلی نووری با تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی بیرجەند ئیعدام کراون. لە لایەکی دیکەوە 4 بەندکراو بەناوەکانی نائێب بەلوچی، حسێن شیراوەند، هوشەنگ عەباسی و موسلم دەرویشی با تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی زاهیدان، خۆڕەماوە، تەورێز و ئەهواز لە سێدارەزراون. شانی باسەکە هاوکار لەگەڵ ئەو 11 بەندکراوە بەندکراوێکی ژن کە ناسناوی ئاشکرا نەکراوە بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی قزڵحەساری کەراج ئیعدام کراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر دەست بەسەرکراوێکی شۆڕەشی ژینە لە کەراج. مهدی وەحیدی لە دەست بەسەرکراوانی شۆڕەشی ژینە لە شاری کەراج لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 3 ساڵ و 2 مانگ زیندان مەحکوم کرا. مهدی وەحیدی تەمەن 27 ساڵ، خەڵکی خۆڕەماوە و دانیشتووی کەراج، 24 خەرمانانی ساڵی 1402 هاوکات لەگەڵ ناڕزایەتیەکانی ساڵوەگەری شۆڕەشی ژینە لە ماڵی بریندارێکی بزوسنەوەی ژنجیان ئازادی دەست بەسەر و ڕەوانەی زیندان کرا. ئەو بەندکراوە سیاسیە نەخۆشی شێرپەنجەی ڕیخۆڵی هەیە و پاش کۆچی دوایی دایک و باوکی ناناوەری بنەماڵەکەی بووە، بەڵام لەلایەن دادگای انقلابی کەراج بە 3 ساڵ و 2 مانگ زیندان مەحکوم کراوە. دووە هەواڵ قوربانیبوونی 7 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا بەلانی کەم 7 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر خان یونس لە کەرتی غەزە گیانیان لەدەستەوە. بەپێی راپۆرتی ئالعەرەبیە، تەنیا لە هێرشەکانی شەوی ڕابردوودا 23 فەلەستینی گیانیان لەدەستەوە و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی شەمەش 47 فەلەستینی لە بردومانەکانی ئوردوگاکانی ئاوارەکانی غەزە گیانیان لەدەستا بوو. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە دۆخی کارەساتباری خەڵکی غەزە هۆشداریان بە دەوڵەتی ئیسرائیل داوە و خوازیاریکردنەوەی ڕێڕەو بۆ گەیاندنی خۆراک، دەرمان و پێداویستی ژیان بە ئاوارەکانی شەڕ لە غەزە بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.